زیاتر لە 10 ساڵە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە دراوە. هێشتا شارەکە لە بوارە جیاوازەکاندا بەپێی پێویست بەرەو پێش نەچووە. پرۆژەکانی ئاوادانکردنەوەی تێدا جێبەجێ نەکراوە. بە شێوەیەک لە ماوەی 16 ساڵی دامەزراندنی دەستەی وەبەرهێنان تەنیا یەک پرۆژەی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە دروست کراوە. ئەوەی کێمیشی لەسەرەکەین کە وەکو هەر محافظەیەکی وەکو هەر شار و شوێنێکی کە ئیش لەسەرەوە بکەین کە لە سەر و ئاسی مامناوەندەوە ئەم جارە ئیش لەسەرەوە بکەین. بۆ نمونە سیتێک دروستکرێ کۆمەڵە ماسفات، کۆمەڵە تایپی جیاواز، کۆمەڵە ڕوبەری جیاواز، کۆمەڵە خانووی جیاوازی تیا بێت و سیتێکی تایبەت بێت بۆی ئەو کەسانەشی کە خواستیان لەسەر ئەو تایپانەیە بتوانن لێرە بچنە ئەو شوێنانە و لە جیاتوی بارکەن بۆ محافظەکانی کە لە بەرەوەی کە لە هەڵەبجە یا سیتیەک نیە یاخود شوێنی کۆمەڵە خان و وێلای خۆشیتیانە لە شارێکی خۆمانە ئیشمان بۆەوە کردووە. سەرۆکی شارەوانی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات زەویان هەیە بۆ هەر وەبەرهێن و سەرمایەدارێک بۆ دروستکردنی پرۆژە لە شارەکەدا. بەڵام یەک کێش و گرفتمانێکەوە تا ئەم دەقەی یەک وەبەرهێنە نەهاتوو هەڵەبجە داوا بکاکەوای بتوانین زەویەکەی تەسلیم بکەین و کار ئەنجام دات. هیچ کێشەیەکمانیە ئێمە زەویمان هەیە و ئامادەین هەر وەبەرهێنی کە بۆ هەر ئیشێکیش نەک یەکەی نیشتەجێ بوون بۆ هەر ئیشێک بۆ هەر خزمەتێک کەوا شارەکەمان بەرەو پێشەوە بەرێ ئامادەین زەوی بۆ دابین بکەین. بەپێی زانیاریەکان گرفتی دروست نەکردنی پرۆژەی یەکەی نیشتەجێ بوون دەگەڕێتەوە بۆ داواکاری وڵاتیان کە تا ئێستا چین و توێژە جیاوازەکانی شارەکە داوایان نەکردووە یەکەی نیشتەجێبوونیان بۆ دروست بکرێت. ئابووری ناسێک هۆکارەکانی ئاستی بژەوی دەرامەتی وڵاتیان بۆ هۆکارێکی سەرەکی دەزانێت. وەبەرهێن کە بە شوێن قازانجا ئەگەڕێ و ئاماجی قازانجا ڕوو لە شارێکی وەکو هەڵەبجە ناکا وەبەرهێنانی تیا بکات لە بواری یەکەی نیشتەجێ بوونا کە قازانجێکی مادی دەست نەکەوێت. ئەمە هۆکارە سەرەکیەکەی و خەڵکی هەڵەبجەش لایەنی کۆمەڵایەتی کولتوریەکەی دەتوانم بڵێم هۆکارێکی ترە لە کاریگەریە لەسەر و بابەتە زۆر حەزی لەو یەکە نیشتەجێ بوونانە نییە کە دروست کراوە. ئەوە دەستێوەردانە سیاسیەکە خۆی بۆ خۆی لە لایەکی ترەوە هۆکاری ترە پشتگوێ خستنی هەڵەبجە بەعام هۆکارن ئەگەر بمانەوێت ئەم کێشە شارە سەر بکرێەوە یەکەی نیشتەجێبوون و شارەکانی تر گوندەکان گوندە سەردەمیەکان لە هەڵەبجەش دروست بکرێ و لە شارەکانی کە بینین بەڕاستی ئەبێ ئامادەسازیێکی تەواوی بۆ بکرێ و حکوومەت هاوکار بێ. بەپێی زانیاریەکانی پەیام سەرمایەدار و بازرگانەکان ڕوو لە پارێزگاکە ناکەن بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان و بەشێک لە دانیشتوانی شارەکەش بۆ هۆکاری نەبوونی هەلیکار و دانەمەزراندن و بوژانەوەی ئابووری و جێبەجێنەکردنی پرۆژە شارەکە جێدێڵن. پارێزگاکەش لە گشت سێکتەرەکانەوە لەلایەن حکوومەتەوە پراوێز خراوە و ئەوەی زیاتر پرۆژەی تێدا ئەنجام دەدات خێرخواز و ڕێکخراوە بیانیەکانن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.